ئەم کاتان باش هیوادارم لە خۆشی دابن بەردەوام دەبین لەسەر هەڵسەنگاندنی ئەو ڕۆژەی ئێستاکە لە سووریا لە ئارادایە ئەوە بە تایبەتیش خۆمان دەبەستینەوە بە داهاتووی کوردەکان لە سووریادا. هەروەکو دەزانن ئیتر حکوومەتی کاتی پێک هات و حکوومەتی کاتی لە لایەن محەممەد غازی جەلالیەوە ئیتر پێک هات، بەڵام پاترۆنی سەرەکی ئەو حکوومەتە ئەبوو محەممەد ئەلجۆلانیا وەکو هەر کەسێک دەزانێ. ئیتر بە پێی ئەو زانیاریانەی کە هەتاوەکو ئەو سعاتەی کە ئەو پەخشە ساز دەکەم لە بەردەستی مندانە، بە پێی ئەو پەیوەندیانەی کە من هەمە هەتاوەکو ئێستا هیچ زۆرە ڕێککەوتنێک کۆنتاکتێک لە نێوان ئەو حکوومەتە و هێزەکانی سووریای دیموکراتیک و یانیش ئیداری خۆسەری لە ئارادا نییە. هەروەکو دەزانن پێشتر لە سەردەمی دەستگرتن بەسەر حەلەبدا لەلایەن هەیئەت تەحریر شام ڕێککەوتنێک بە نێوبژیوانی نێوان ئەمریکا و بەریتانیا و خۆسەری دیموکراتیک و یانیش هێزەکانی سووریای دیموکراتیک لەگەڵ هەیئەت تەحریر شام کرا کە ئەو دوو گەڕەکە پارێزراوە بن، کوردەکان لە شوێنی خۆیان بمینێنەوە و هێزێکی چەکداری یەپە گەشت لەوێ ئەو هێزەش لەوێ بمینێتەوە. لە بەرامبەر ئەوەدا هەیئەت تەحریر شام شان بەشانی جەیش الوەتەنی کە ڕاستەوخۆ سەر بە تورکیان هیچ مداخەلەیەک نەکا لە بەرەی شاهبا و تڕەفعەت و هەتاوەکو ئێستا مینبیزیش لەناودا کە مینبیز وا پێ دەچێ ئیتر ئیتیفاق کرابێ بە پێی سەرچاوەی هەرێ دوایی ئۆپۆزیسیۆنی سووریا ئەمریکا و هێزەکانی سووریای دیموکراتیک ئیتیفاقیان کردی کە هێزەکانی سووریای دیموکراتیک لە مینبیج بکشێنەوە. لە هەمان کاتدا ئەگەر سەیری ڕووداوەکان بکەین، ڕووداوەکان بەڕاستی هیچ ئاسوویەکی ڕوون و خۆشیان لە بۆ کوردەکان پێ نییە. لەلایەک ئیسرائیل کە بەشێک لە کوردەکان چاویان لێیە ئیسرائیل کارێکیان بۆ بکە لە ئایندەی سووریادا، ئەمە نە لە کرداردا شتێک دەبینین جگە لە قسە و کردارەکان هەتا حدێک بە پێچەوانەنا. بۆ نمونە بارەگای سەربازی سووریا کە لە قامیشلی بوو ئیتر وەکو شوێنەکانی دیکە فڕۆکەکانی ئیسرائیل وێرانیان کرد لە جیاتی ئەوەی ئەو بارەگایە بۆ هێزەکانی سووریای دیموکراتیک و یانیش ئەو زەبەرخانەی بۆ هێزەکانی سووریای دیموکراتیک بەجێبێڵن. ئەمە بەسە بۆ ئەوەی تێمان بگەینی کە ئیسرائیل پرۆژەیەکی نییە بۆ کوردەکان و لە هەمان کاتدا لە ڕووی کرداریشەوە ئیسرائیل شتێکی بۆ ناکرێ لەگەڵ کوردەکان و نابێ ئێمە ئەوەمان لەبیر بچێ زۆر فووی تێدا نەکەین. یعنی هێزەکانی سووریای دیموکراتیک خۆسەری مەبەستم کوردەکانە بەگشتی ئیدارەیەکن و ئیدارەیەکە کە لە ڕووی واقعیەوە ئێستا هەیە، بەڵام ئاکتۆرێکی نادەوڵەتیە. سووریا دەوڵەتە، تورکیا دەوڵەتە، ئیسرائیل دەوڵەتە. ئیسرائیل و تورکیا بەرژەوەندی هاوبەشی دوور و درێژیان هەیە. ئەو بەرژەوەندیانە لە ڕۆژی دامەزراندنی ئیسرائیلەوە دەست پێ دەکەن کە تورکیا یەکەمین وڵاتی ئیسلامیە دانی پێدا دەنێ و هەتاوەکو کۆتاییەکانی شەڕی غەزا کە ئەردۆغان جگە لە قسە هیچ کردارێک ناکە کە ئازاری ئیسرائیل بدا لەمەر شەڕی غەزەدا. هەمومان دەزانین بازرگانی چەلیک واتە پۆڵا و مادە کیمیاویەکان و بە تایبەتیش بازرگانی نەوت و غازی ئەزەربایجان بەردەوام لە ڕێی تورکیاوە چۆتە ئیسرائیل و هەتاوەکو ئێستاش بەردەوام دەکات. لە هەمان کاتدا ئێمە نابێ ئەوەمان لەبیر بچێ. هەیئەت تەحریر شام لە ناوچەی ئیدلیب بوون و حکوومەتیان لەوێ هەبوو و بەردەوام تورکیا ئەوانەی دەپاراستن هەتاوەکو ئێستاش بە خۆیان ئەڵێن 12 بنکەی سەربازیمان یا ڕەنگ بێ زیاتیش من. ئەمە نیشانی ئەدا کە تورکیا کەم تا زێدە لە ناو پیلانەکەدا بووە. یعنی ئەگەر ماستەرمایندی سەرەکیش نەبی، بەڵام لە کۆتاییەکاندا ئاگدار بووە ڕێککەوتنی لەگەڵ کراوە. و بابینەوە سەر ئیسرائیل، چۆن ئیسرائیل ئەڵێ لە سووریای ئایندەدا من بەتەنیا چاوەڕوانی ئەوە ناکەم کە دەستوری بنچینەی چۆن دەبێ ئەو وڵاتە وڵاتێکە تۆلێرانسی لە بەرامبەر ئیسرائیل چۆن دەبێ دان بە ئیسرائیلدا دەنێ یان نا، من چاوەڕێ ئەوە ناکەم. من مافی خۆمە گەڕانتی سنوورەکانم بکەم بۆیە بە تانک و تۆپەکانی دێتە ناو خاکی سووریا و بەشێکی دیکەی ئەو خاکە ئێستا بە عەمەلی داگیر دەکەم. باشە ئینسان هەندێک بە واقعی پرسیار بکە، ئیسرائیلێک کەوا بکە، تورکیایە کە لەناو ئەو پیلانەدایە و چەک و تەقەمەنی و شەکر و چاو ئۆکسزین و ئاو هەموو شتێکی هەیەت تەحریر شام و جیهادیەکانی 10 ساڵە تامین کردووە و هەموو شتەکان لە ڕێگای ئەوەوە ئەنجام دەدرێن. سنوورێکی فیزیکی لەگەڵ ناوچەکە زۆر لە ئیسرائیل زیاترە، چۆن ئەو مافە بەخۆی نادا کە ئەویش چەند کیلۆمەترێک بێتە پێشەوە. یعنی بەتەنیا مینبیجنا بەتەنیا
ڕۆژهەڵاتی ڕووباری فراتنا بەڵکو لە ڕۆژ ئاوای ڕووباری فراتیشدا بۆ ئەو کارە بەڕەوا نەبینی بۆ خۆی و بەریتانیا و ئەمریکا بۆ کێشەی لەگەڵ دروست بکەن. ئێمە نابێت لە بیرمان بچێ تورکیا دوای ڕوخانیەتی سۆڤێت ڕاستە گرنگی سیاسی و استراتیژی هەندێک لە بۆ ناتۆ کەمتر بووە، بەڵام هەتاوەکو ئێستاش تاقە هێزێکی ناتۆیە لە ناوچەکە کە نزیکترین خەتی تەماسە لەگەڵ قەفقاسیا و لەگەڵ ئاسیا. جگەلەوە هیچ بارەگایەکی دیکەی ناتۆ نییە کە شوێنی تورکیا پڕ بکاتەوە و تورکیا ڕاستەوخۆ دەریای ڕەش کۆنتترۆل دەکا. ئەمانە زۆر گرنگن ئینسان لە ڕووی واقعیەتەوە بیبینێ. من باسی سیاستی ڕۆژانە ناکەم، ئەوەندەیان کوشت و ئەوەندەیان گرت و ئەم جۆرەشتانە لە ڕووی استراتیژیەوە یەک فلس قیمەتی نییە. لە هەمان کاتدا تابلوێکی دیکە هەیە خۆسەری دیموکراتیک، هێزەکانی سووریای دیموکراتیک پارادیگمێکیان هەبوو بە ناوی پارادیگمی سووریای دیموکراتی، بەڵام ئەو پارادیگما لە ئەوڕۆوە تەماشا دەکەین شکستی خواردووە. هیچ سووریایەکی دیموکراتیک نە ئاسەواری دیارە نە داهاتووی دیارە. هەروەکو بینیمان لە تارتوس ئیتر کەسێک لە بنەماڵەی ئەسد لە بەرچاوی ئەو هەموو خەڵکە بەبێ دادگا، یعنی ئێران ئاسا ئیتر بەرز دەکرێتەوە ئاسمان و لە بەرچاوی خەڵک لە سەیدارە دەدرێت. یعنی ئەمە هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ ئەو قەتل و ئامانەی کە داعش دەیکردن و یانیش ئەلقاعیدە لە ئەفغانستان کاتی خۆی و یانیش تالیبان پەیڕەوی دەکردن. لێرەدا مەبەستمان چییە؟ مەبەستمان ئەوەیە کە ئاسۆیەکی سووریایەکی دیموکراتیک نابینین و ئەو سووریای بەرەو کوێ دەچێ هەتاوەکو ئێستا گرنگ نییە لە ڕووی استراتیژیەوە ئەو پیلانەی کە کراوە یەک تایبەتمەندی خۆی هەیە. تایبەتمەندیەکەش دەرکردنی ئێرانە لە ناوچەکە وەکو هێزی چەکدار. بێگومان ئێران لە ئایندەدا ئەتوانی وەکو هێزیی نیمچە سیاسی بگەڕێتەوە ناوچەکە، بەڵام نەوەکو هێزی چەکدار. بە پلەی دووە لاوازکردنی رووسیا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. رووسیا ئەکرێ لە سووریای ئایندەدا بمێنێتەوە، ئەکرێ بنکەیەکی بچووکیشی هەبێ لە تارتوس، بەڵام ئیتر یەک لە ئامانجە استراتیژیەکانی ئەو هەوڵەش ئەوەیە ئیتر بە قۆسنەوەی ئەوەی کە رووسیا لە خەریکی شەڕی ئۆکرانیایە و بەشێک لە ئابوووریەکەی بەشێک لە هێزە سەربازی و تەکنۆلۆژیەکەی ئیتر خەرج کردووە لەوێ و نایهەوێ ئۆکرانیا لەدەست بدا، ناچارە سەرەتا شوورە و دیوارەکانی باخچەی ماڵەکەی خۆی قایم بکە. ئینجا بیر لە سووریا بکاتەوە دەکرێت لەو بارەوە رووسیا هەندێک تاویزی بەو هێزانەدا بن کە ماستەر مایندی نەخشەی نوێی سووریا دەکەن. سووریا بەڕای من سووریای ئایندە لە ئێستاوە بەڕای من ناسنامە عەرەبیەکەی خۆی سووریایەکی یەکگرتو عەرەبی ئەو ناسنامەی خۆی دەپارێزێ. بۆ دەپارێزێ؟ لەبەر ئەوەی ئیتر هەروەکو پێشتر باسمان کردووە لێرەدا حیسابی ئیسرائیل و ئیتیفاقی ئیبراهیمی کە ترامپی یەکەم ئیتر دەست پێشخەری بۆ کرد و یانیش ئەندازیاریتی بۆ کرد. ئەوە هەر لە ڕۆژەوی ئەمریکادایە، ئەو پرۆژەیەکی ئەمریکایە پرۆژەیەکی ئیسرائیلیەکانە کە دەبێ لە ناوچەکەدا دوو هێز هەبن، ئەویش ئەو هێزانە لە ناوەڕۆکدا هێزێک نین کە ڕێقابەتی سەربازی و سیاسی و ئەمنی یەکتر بکەن، هاوکاری ئابووری و ئاسایشی لە نێوانیاندا زۆر گرنگە، بەڵام دوو ناسنامەی جیاوازیانە. یەکێکیان ناسنامەی ناسیۆنالیزمی عەرەبی نوێ، دووەمینیان ناسیۆنالیزمی ساهیۆنی و ئیسرائیلیە. لە بۆ هەندێک سووریا دەبێ ناسنامە عەرەبیەکەی بپارێزرێ، بەڵام ئەوە واتای ئەوە نییە. لە کێشەکانی ئەگەر لە کێشەکانی ئێستای سووریا تەماشا بکەین و ئەو هێزانی کە ئێستا دیمەشق و حەلەب و حەما و حومس کۆنتترۆل دەکەن، ئەگەر لەوانە تەماشا بکەین ئەوانە بێگومان هیچ تۆلێرانسێکیان لە بۆ گروپەکانی دیکەی غەیری عەرەبی غەیری سونی نییە. بۆیە دەبێ بە شێوەیەک لە شێوەکان گروپەکانی دیکە وەکو کوردەکان، وەکو عەلەویەکان، وەکو سوریانیەکان، تورکمەنەکان هەتا دوای دەبێ ئەوانە بپارێزرێن. یعنی مەرج نییە سووریای ئایندە کە ناسنامەیەکی عەرەبی هەیە لەناو ئەو سووریایەدا هیچ ئیدارەیەکی خۆسەری و یانیش ئۆتۆنۆمی نەبێ، بەڵام هەر کەسێک لە ناوچەی خۆی. هێزەکانی سووریای دیموکراتیک لەو چوارچێوەیە نابەڵکو لە چوارچێوەیەکی فراوانتر ئیتر هەڵمەتیان کرد پرۆژەیەکی دیموکراتیزەکردنی سووریا
و سیاستێکی ماکسیمالیستیان هەبوو، یعنی سیاسەتی بەرفراوانکردنی سنوورەکانی خۆی لە بۆ هەندێش ئیتر بە هەزاران شەهیدیدا لە تەبقا و ڕەقا و مینبیج بگرە هەتاوەکو دەگاتە دێرە زۆر و ئەلبوو کەمال. بەڵام ئەوەی لە ڕاستیدا ئەگەر بتانەوێ ئەوەیە کە ئەمانە هیچیان لە ڕووی واقعیەتی ئەمڕۆوە جێبەجێ ناکرێن. لەو ناوچانەدا بێگومان ژمارەیەکی زۆر کورد ئەگەر هەش بن کەمە، تەنانەت لە ئەلبوو کەمال و لە دێرە زۆر بە پەنجەی دەستیش ناژمێردرێن ژمارەی کوردەکەن. کەواتە لێرەدا تەماشا دەکەین ئەو وا دیارە ناڵێم لە ناوچەی حەسەکە و قامیشلی و ئەو عەرەبانە هیچ بەرژەوەندیەکەوەیانیش هیچ هاوسۆزیەکیان نییە لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتی و یانیش لەگەڵ ئەو مۆدێلە بەڕێوەبەرایەتیە کە هەتاوەکو ئێستا هەبوو مەبەستم مۆدلی دیموکراتیە. بەڵام نابێ لە بیرمان بچێت لە ناوچەی دیکە هەم لە ڕەقا، هەم لە تەبقا، هەم لە مینبیج، هەم لە دێرە زۆر و ئەلبوو کەمال لەوێدا هەتاوەکو ئێستا سیستەمێکی عەشائیری خێڵ و عێل هەیە. ئەو خێڵ و عێلانە پێشتر بەشی هەرە زۆریان باسی بوون، تەنانەت هەندێکیان باسی سەدامی بوون، بە تایبەتی ئەوانەی دێرە زۆر، و دوای شلۆغبوونی دەسەڵاتی باس ئیتر ئەمانە چەندین جار لە نێوان ئەڵقاعیدە و جەبهەت النوسرا و داعشدا چون و هاتنیان کرد. اینجا بە ناچاری دوای ئەوەی ئەڵقاعیدە لە ناوچەکە نەما، جەبهەت النوسرا نەما، داعش نەما، ئەمانە بە ناچاری بە زەبری پارەی سعودیە و ئیمارات و ئیتر بە زەبری ئەمریکا ئیتر ئەمانە لەگەڵ خۆسەری دیموکراتیک سازانیان ئەنجامدا. بەڵام ئێستاکە لە دیمەشق ئەمانەی هەن، ئەمانەی ئێستا کە دیمەشق بەڕێوە دەبن و یانیش لە ئایندەدا دیمەشق بەڕێوە دەبن، ئەمانە لە ڕووی کولتوری، لە ڕووی فکری، لە ڕووی پێکهاتەیی، لە ڕووی مەزهەبی، حتا لە ڕووی بەرژەوەندی زۆر نزیکترن لەو شێخە عەرەبانەی کە لەژێر دەسەڵاتی خۆسەری دیموکراتیکدا دەژین. لەبۆ هەندێ ئیتر بەڕاستی سیاسەتی ماکسیمالیزم و خۆفراوانکردن لەمڕۆ بەدواوە جگە لە بەفیڕۆدانی کات، بەفیڕۆدانی وزە هیچی دیکە نییە. دەبێ بەڕای من دەبێ ئەو واقعیەتە ئینسان ڕەچاو بکات. لەبۆ هەندێ ئیتر ئەوەی چاوەڕێ دەکەێت هەروەکو وتم هێزەکانی سووریای دیموکراتیک هەتاوەکو ئێستاش هەم لە بۆ ئیسرائیل هەم لە بۆ خۆر ئاوا زۆر گرنگن بۆەوەی هاوسەنگێک لە ناوچەکە دروست بکەنەوە، بە تایبەتیش هاوسەنگیەکە جگە لە ئاسایشی ئیسرائیل و هاوسەنگێک لە بۆ هاوپەیمانان هاوکات لەمەڕ ئێرانیشەوە گرنگێکی خۆی هەیە. لە هەردوو بواردا گرنگی خۆی هەیە. لە بوارێکدا گرنگی خۆی هەیە. ئایا ئەمان ئیسرائیل و ئەمریکا گرنگی بەوانە ئەدەن لە ئایندەدا بۆەوەی سنوورەکان بپارێزی جارێکی تر ئێرانیەکان نەتوان بگەڕێنەوە؟ ئەمیان یەک لە بۆ ئێرانیەکانیش هاوکات دەواازەیەکە بۆ ئەوەی ئێران لە ڕێگایەکی دیکە بە شێوازێکی دیکە ڕنگ بێ بە سیاسی بە ڕنگ بێ بە ئابووری بێ جارێکی دیکە بێتەوە ناو سووریا و لەگەڵ ئەوانە جۆرێک پەیوەندی ساز بکە. ئەمە گرنگی خۆی دەمێنێ، بەڵام ئەمە وا پێدەچێ سنوورەکانی زۆر بچووکت دەبنەوە، هەتاوەکو نەوەکو مینبیج و تەبخە و ڕەقا و نەوەکو دێرە زۆر کە لە دەستی ئیدارەی خۆسەریدا بەڕای من نامێنێ، هەتاوەکو ئەتوانین بڵێن شارێکی وەکو حەسەکەش کە ژمارەیەکی زۆری عەرەبی تێدایە، هەتا دوێنێش بن کە و بارگاکانی حیزبی بەعەس هەر لەوێ مابوون، ئایا ئەو سنوورەش دەگرێتەوە یان ناگرێتەوە؟ لێرەدا ئێمە ناچارین حیسابێکیش بۆ هەژمونگەرایی تورکیا بکەین. یعنی بێگومان گەڕانتی بە تورکیا دراوە لە سەرەتاوە، یعنی لە سەرەتاوە بۆ خۆسەری دیموکراتیک ئەو مۆدلی هەڵبژارد، مۆدلی دیموکراتی، مۆدلی سووریایەکی یەکگرتو، ئەمە لە هەمان کاتدا گەڕانتیدانێکی هێزەکانی هاوپەیمانان بوو بە تورکیا، ئارامکردنەوەی تورکیا بوو. بێگومان ئەمە هەیە و هیچ کەسێکیش هەتاوەکو ئێستا باسی لەوە نەکردووە کە کوردەکان دەیانەوێت سووریا پارچە بکەن و دەوڵەتێکی بسووکی سەر بەخۆیان هەبێ. ئەمە هەم واقعی نییە، هەم نەکراوە، هەم ناکرێ. بەڵام لە هەمان کاتدا وەکووتم تورکیاش وەکو ئیسرائیل ئەڵێ من لە ڕووی کردداریەوە گەڕانتیم دەوێت. لە ڕووی کردداریەوە چیە؟ ئەم سوپای خۆم دەچێشمە ناو بەشێک لەو ناوچانە، جا ئەمە 30 کیلۆمەترە، 15 کیلۆمەترە، 10 کیلۆمەترە، 5 کیلۆمەترە، هەتاوەکو کوبانێش دێ، هەتاوەکو قامیشلیش دێ، بەڕاستی ئەمە نازانی. بەڵام ئەمە ئیتر
بمانەوێ و نەمانەوێ قبولمان بێ وانیش قبولمان نەبێ تابلۆیەکی زۆر تاڵ و شیرینە. بۆیە لەو کاتانەدا ئەو دەنگانەی دەبیسترێن هیوا هەڵسنین بە ئایندە، هیوا هەڵسنین بە هێزەکانی هاوپەیمانن، هیوا هەڵسنین بە ئیسرائیل، بەڕاستی ڕنگ بێ لە ڕووی کردداریەوە نرخێکی ئەو تۆ گرنگی نەبێ. لە ڕووی کردداریەوە ئەمە ئەوەی گرنگە ئێمە لەگەڵ تورکیادا چیمان پێ دەکرێت. ئەمە زۆر گرنگە. ئەمەی دیکە بەڕاستی بەتەنیا حەماسەت و خۆبەستنەوە بە هەندێک ڕووداوی ڕۆژانە ئەمە هیچ بایەخێکی نییە لە ئایندەی سووریادا. من باس لە ئایندە دەکەم، باس لە کار و ئەنجامی استراتیژیک دەکەم. هەمومان بە چاوەڕوانیەوە لەو تابلۆیە ناخۆشە تەماشا دەکەین و ئەو تابلۆیە پێمان دەڵێ کە مرۆڤ کاتێک واقعبین نەبوو چۆن دەکرێت ببێتە هێزێکی بەکارهێنەر، هێزێکی پرۆکسی. لەو بارەیەوە بەڵێ بە دڵنیاییەوە ئەڵێم وە پێم وایە نابێ هیچ کوردێک شەرم لەوە بکەم. ئێمە لە ڕابردوودا لە گەلێک بواردا وەکو هێزێکی پرۆکسی بەکار هاتین. ڕقەیان بە زەبری خوێنی کوردەکان و عەرەبەکانی ئەو ناوچەیە ڕزگار کرد، من بیز بە هەمان شێوە، تەبقا بە هەمان شێوە، حتا دێرە زور و ناوچەکانی دیکەش بە هەمان شێوە. یعنی بەڵام ئەمە هیچ لە بواری کردداریەوە هیچ دەستکەوتێکی نەبوو، بە تەنیا دەستکەوتەکەی ئەوە دەبێ بێگومان وەکووتم لە سووریای ئایندەدا من چاوەڕێ دەکەم ئەگەر قەزاب قەدەرێکی جیاواز ڕوونەدا کوردەکانیش نەتەوەکانی دیکە گروپە جیاوازەکانی دیکە سنوورێکی ئۆتۆنۆمی ئیداریان پێ بدرێ. لەمە زیاتر هیچی دیکە نابێ. یعنی با نمونەی کوردستانی عراق بینینەوە لە سەردەمی شەڕی داعشدا کوردەکان سیاسەتی ماکسیمالیستیان هەبوو، یعنی پەڕینەوە هەتاوەکو کەرکووک و حەمڕین و دیالە چوون، لەو بەری هەتاوەکو بەردەرگای مووسڵ چوون، هەتا چوونە ناو مووسڵ. بەڵام کێشەکە لە چیدا بوو؟ ئایا هیچ گەڕانتێکی دەستوری هەبوو؟ نەخێر. و لە هەمان کاتدا ئەوان هیچ هەوڵێکیاندا لەو کاتەدا بە پەیوەندی و تەنسیق لەگەڵ بەغدا کارە بکەن، نەخێر، بێمنەتکردنی بەغدا بوو. وا دیارە ناڵێم لە سووریادا ئەم دەرفەتە حکوومەتی بەشار ئەسەد ئەم دەرفەتەی ڕەخسان، حکوومەتی بەشار ئەسەد ئەو دەرفەتەی ڕەخساندبە ڕەنگ بێ ئەو ڕۆکە نەڕووخە بە ناڵێم. بەڵام ئەڵێ ئینسان کاتێ دەرفەتیش نەبوو دیسە بە پێی خۆی قاچی خۆی ڕاکێشی باشترە. ئیدی سیاسەتی ماکسیمالیزمی کوردان تەماشا دەکەین کە واقعی نیە، کە لە بەڕەکەی خۆی زیاتر قاچی خۆی ڕادەکێشی، زیانەکانی زیاترن لە قازانجەکەی. تا بەرنامەی ئایندە کاتێکی خۆشتان بۆ خواست.